بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان بڕیارەکانی پەرلەمانی عێراق کاردانەوەی لایەنە سیاسیەکانی لێ دەکەوێتەوە 6 لایەنە ناڕازیەکە هێرێت پێشوازی لە بڕیارەکە دەکەن و با بڕیارێکی مێژووی وەسفی دەکەن هەرچی یەکێتی و پارتیشە هەڵەشانەوەی دەنگدانی تایبەت ڕەت دەکەنەوە بامیان دەرەرێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی بەکر سدیق مامۆستای زانکۆ و شارەزا لە یاسای دەستوری لە هەولێریشەوە سەعید هەرکی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینین. دوجار کۆمەڵی ئیسلامی کوردستان ئاڕاستەی پرۆسی سیاسی و هەنگاوەکانی خۆی بۆ ڕاستکردنەوەی باری لاری ئەنجامی هەڵبژاردنەکان بردە قۆناغێکی دیکە و ئەو هەوڵانی لەگەڵ هاوپەیمانەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردبوو گەیاندی ئەنجام. پاژۆ ساختەکاریی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان بۆ گۆڕینی ئەنجامی هەڵبژاردنە پارلەمانێکی عێراق کردیان. 4 لایەنی سەرەکی کوردستانی هەرزوو ئەنجامەکانیان ڕەت کردەوە و باڵێنی گێڕانەوەی دەنگ و ئیرادەی دزراوی خەڵکی کوردستانیان بە دەنگدەرانی خۆیاندا. کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێک بوو لەو لایەنە سەرەکیانە و دوجار بە هاوبەشی لەگەڵ هاوپەیمانەکانی توانیان هەمواری سێهەمی یاسای هەڵبژاردنەکان بکەنەوە کە ئەمە بە بۆچوونی بەشێک لە چاودێرانی سیاسی و یاسایی لێدانێکی جارێک بڕە بۆ بەرەی ساختە و کورسی ئەلکترۆنی. کاری پارلەمانی و فشاری یاسایی و مەدەنی بۆ گۆڕانکاری لە سیستەمی سیاسی و هەڵتەکاندنی پایەکانی گەندەڵی و ساختەکاری و خۆسەپاندن لەو هێڵە گشتیانن کە کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک هێزێکی سەرەکی لە پرۆسەی سیاسی عێراق و هەرێمی کوردستاندا قەناعەتی پێی هەیە و لەو پێناوەشدا کاری جدی بۆ دەکا کە دواترینیان ئەو بەشداریە کارایەیە کە فراکسیۆنەکەی لە بەغدا لە پاڵ هاوپەیمانەکانی بۆ ماوەی زیاتر لە 2 هەفتەیە هەیەتی بۆ گێڕانەوەی هیوا و متمانە بۆ خەڵک و دەنگدەران. نعم تمت الموافقة. بە ئەنجامگەیشتنی ئەم هەوڵانەی کۆمەڵی ئیسلامی و هاوپەیمانەکانی وەک بەرەی بەرگری لە دەنگ و ئیرادەی خەڵکی کوردستان ڕزگارکردنی پرۆسەی سیاسی و گێڕانەوەی مافە بۆ خاوەن ماف و سەرکەوتنێکیشە بۆیان کە توانیان دوور لە توندوتیژی بگەنە ئامانجە گەورەکە کە سەپاندنی یاسایە بۆ ئەوانەی بە ژمارەی ساختەوە دەیانەوێت لە یاسایاخی ببن. ئەم هەوڵ و بەردەوامیە لەسەر داکۆشی لە ئیرادەی خەڵک و ئەو کۆدەنگیەی کۆمەڵ و هاوپەیمانەکانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دروستیان کرد بۆ داکۆکی لە دەنگی ڕاستەقینەی خەڵک نمونەیەکی بەرجەستە و واقعی و ئاماژەیەکی گرنگیشە بۆ ئەو ڕاستیەی کە حەق و ڕێبوارانی بە ژمارە چەندە کەمیش بن هەر سەر دەکەون چونکە خاوەنی پرس و داوایەکی ڕەوان بە پێچەوانەوە بەرەی ناحەق و خۆسەپاندن چەندە زۆریش بن بەڵام هەر زۆرێکی بۆرە و سەرنجامی جگە لە شکست هیچی دیکە نییە چونکە لەسەر بناغەیەکی ساختە کۆبوونەتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە دەرەنجامی هەوڵەکانی کۆمەڵ و هاوپەیمانەکانی کە هەمواری یاسای هەڵبژاردن و سەڵکردنی سەرجەم بەرپرسانی کۆمسیۆن و بەدەستهەژمارکردنەوەی سەداسەدی دەنگەکانە بە ڕێگەی دەستی گێڕانەوەی پرۆسەی سیاسی و پەرلەمانی و نەخشەی سیاسیە بۆ سەر ڕێگە دروستەکەی خۆی کە دەنگی ڕاستەقینەی خەڵکە دوور لە ساختەکاری حیزبە دەسەڵاتدارەکان بڕیاری لێدەدا. ئەگەر ئەم بەشداری کۆمەڵ لەم بەرەی دژە ساختەکاریەدا ئاماژەیەک بێ ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی وەک چۆن لە 4 ساڵی ڕابردوودا ئەم هێزە سیاسیە ڕازگۆیانە لە بەرەی خەڵکدا بووە لە ئێستاشدا لە بەرەی داکۆکیە لە دەنگ و ئیرادەیان و لێناگەڕێلەیان بدزرێ. لەمە بە دواییتر ئەرکی کۆمەڵ و هاوپەیمانەکانی ئەو هێزانەی کە خەونی گۆڕینی ئەم واقیعە ساختەیان هەیە قورستر دەبێ بە تایبەتی لە ڕووی خۆ ئامادەکردنیان و گێڕانەوەی ئومێد بۆ خەڵکی کوردستان تا هەڵبژاردنە پەرلەمانیەکەی هەرێمی کوردستان کە لە کۆتایی مانگی ئەیلولی ئەمساڵدا بەڕێوە دەچێ بکەنە وێزگەی کۆتایی هێنان بەو دزی و ساختەکاریەی کە 2 حیزب ماوەی 27 ساڵە لە ژێرناوی چەندین شەرعیەتی داتاشراودا حکومڕانیەکی ساختەی پڕ لە نەهامەتیان بۆ خەڵکی کوردستان خوڵقاندووە. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا بەکر بەخێر بن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە بڕیارەکانی پەرلەمانی عێراق و ئەو یاسایی کە هەمواری کردوێتەوە مشتومڕی لە نێوان لایەنەکاندا ناوەتەوە ئەو بەری کە دژی تەزویرە پێیان وایە سەرجەم بڕیارەکانی یاساین و دەبێت جێبەجێ بکەن لە بەرامبەر بەرێکی تریشەیە کە باز دەکەن کە بڕیارەکانی پەرلەمان نایاساینن و تانی لێدەن لە دادگای فێدراڵی.
بەڵێ زۆر سپاس بۆ بەرنامەکەتان لە ڕاستیدا پەرلەمان بۆ خۆی دوو ئیشی هەیە یەکێکیان تەشریعە ئەویتریان چاودێریە ئێمە دەستور نظامی با بڵێن نظامی دەوڵەت ڕێک دەخا و تهدیدی سڵتە و سەلاحیەتی مؤسسەکان دەکات یەکێک لەوانە مؤسسەی تەشریعیە کە پەرلەمانە لە مادەی 52دا يعني إسنادي عملية الرقابة لسر صحيح عضوية لسر دروسي أندام برلمانيتي داويتي بمجلس النواب لما دي سطودودا هيئي كوميسيوني بالاي هالبجاردن وكو هيئي نزاهة وكو بابلين كوميسيوني بالاي ما فكاني مروف وكو همو أوانا دڵێ ئەمانە مادەی 102 دەستور دەڵێ ئەمانە هەیئەتی با بڵێن هەیئەتی مستەقیلن خاضعن بۆ ڕقابەی مەجلیسی نواب قسەکە لەسەر ئەوەیە مەجلیسی نواب بۆ خۆی مختصە بە ڕقابە لەسەر ئەعمالی ئەم هەیئەتانە أو نشاط عملي كمفوضي انتخابات كردويتي إجراء انتخاباتها إجراء انتخاباتي جراسة وخو عملية كا بهمو قناغ كاني مسي حقوقي إنسان دكا أقل بإيجابي رويش خدمتي شي قورية أقل بسلبي روي وكو أوي إستا يعني ما في دمدانية شكل ما في أساسية بابلين بنرتي كان كدستور حماية دكا بقانون وأم أما يعني الشكوك هي لسر بيشير كردنو مسي أم حقا كمسي أم حقا نظامي عام توشي هزو لرزين دبيه لدروي همو أوشتاني كباز لتزوير ذكري إستا لا أنا متنافي للسياسي كان لعراق دا وكل كومالغاي عراقي بهمو بيكاتا كانوا وهمو لا أنا قضائي وسياسي وتنفيذي كان لعراق ولا كردستان دا هر همو يتوشي شلجانو هزايق بوا تسايوشيان لسر أو عملية كمفوضي كردويتي بويا برلمان لسر أم نتيجة مراقبة دكا رقابة شتيكي بو بينراني برز ضروري الروم بكريتوا الرقابي برلماني لشكل قرارات دردسي الرقابة للدنيا دا لشكل قرارات دردسي أقل رقابة كسياسي بوشك عنصري سزايت دانيا وكل رقابة قضائي بلام برلمان كقرار دردكا مختصة يكشتي شيء همو قرارك لدى السلطة التشريعية قضائي كدرتشو قرينة شرعية هي وضمانتها يبو أوي هرجيهتك مشكوكة لشرعيتي أو قرارة دس يطعني لدى دا طبيعي أما بلام بو أوي كمختصة بلام مختصة بلام استائما لمرحلة شي جولة للرقابة داين كوتون إنه مرحلة تشريعي سلطة تشريعية وكبيوندي با سلن إعادة نظر وتعديلي يا صيها البجار مكان كردوتو كبراسي أما أقل برنامج كذا درفتها به يعني خدمتي شي جولة بتحولي شي قانوني جولة العراق دكا كبروا دولتي دستوري ما دبا لبر أوي كبرلمان كردويتي بقناعتي من استجابها بأوش لجانة جماهيري وسياسي كهمو بدني خلشي عراقي قرتوا وأم انتخاباتها هزيشي قوري شلجانة قوري وايد روسكر كمجملي مؤسساتي حكم ونظامي حكم بكوي ترجير برسياروا لبر أو برلمان إصلا كوتناو بروسيك وكوتناو مسؤوليتك وكبراستي بقناعتي من تحوليشي قوري لو مازال داد روسكر وبتهيبتي أو تحوليك إسنادي عملية ذكاء باش بزوكوي كأولاني كبونو من التزوير يعني كردو باز لو كان كتانا لبريارة كدن بيدويس كلينيك يا سايتي لابونو من التانا لهموار ياسا كبدن يعني كاريجري هبه لسروي كأم بريار رد بكريته بدز دن كان جمار نكرينه كوميسيون لكاركاني هر بردام به ما هيسترس ما نابه لو بشيتاني لذا وأجر مجالي تانا ليدان نبي لهر قرار قانونيك كواتا نظامي يعني دولتي دستوري دولتي قانون ديمقراطية لم ولاته مشلولة بوي أم تانا ليدان شيء زور طبيعي وقانون رجي دعوتك حماية دستوري قانوني أو طبيعية وشيء كمان أوي يعني أو كسي كبدواي دروز بني دولتي قانون أويا دبي بدواي أو ده بقرر كحماية دستوري وقضائية كان هند زور بمبارسني حقوقي همو كياناتي شيء سياسي كان يعني حقوقي إنسان لبر أو هر كيانتي سياسي أو أنا كساختكاريان كردويا كوتونا بالإدعاء ساختكاريا كساختكاريان ليكراوا همو أو أنا دبي حماية دستوري وقانوني ما هبي التجاب كين بأوجه تاني كذا تواني حقق بوجرته هر كسي كمصلحتي هبي طبيعية والله قصة سر أويا قال من ببرسي آية أم بدني قضاء عراقي و بابلين حكومتي عراقي بهم مؤسسات كانية وبم آثاريك لنتيجة من انتخابات ترتيبه هي جهتك جرأتي أو ذكاء أم قنارة أم قانوني برلمان ركاته ولا كاتيك دا لكاتيك دا سنورك دا دنيا بو أوش رجانا قانوني وقضائي كالعراق دا لسيبري قانونك ولا سيبري أم كوميسيون هبو لبر أو إيمة الاسمان لو نبي شيء تعلق لبردمي بنا دستوري تعلق لو قانون دا قرنق أويا إيمة استا خريك قضاء عراقي
دادوەری و پەرلەمانی عێراقی وەکو مؤسسەیەکی تەشریعی و قەزا وەکو مؤسسەیەکی قەزایی مهم خەریکە دەستنە ناو مهمە ئەساسیەکەی خۆیانەوە و دەبنە با بڵێن کەفال و زەمانەتێکی ئەساسی لە ئاراستەکردن ئیبرازکردنی دەوڵەتی دەستوری و قانونی لە عێراقدا لەبەرەوە طبیعیە و هەنگاوێکی زۆر گرنگی بڕی پەرلەمانی عێراقیدەوە و لە قەزا مەترسا بە قەناعەتی من قەزا حیمایەی پێ هەڵاچوون و ئیبرازکردنی دەوڵەتی قانون دەکات کە لە 2010 بە قازانجی حقوقی بەشەر دەگەڕێتەوە کە سەرەتاییترین و ئەساسیترین ئەم حەقی سپاس دەکەم دواتر قسە لەسەرەوەکەین ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی وەیە کە چۆن سەرپەرستی هەڵبژارم کە لە جێگەی کۆمیسیۆن ئەگەر بچینە هەورێ لای مامۆستا سعید مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا ئێوەکو شەش لایەنە ناڕازیەکە هەرێمی کوردستان بەگشتی و وەکو کۆمەڵی ئیسلامیش بە تایبەتی چۆن لە بڕیارەکانی پەرلەمانی عێراق و هەموارکردنەوەی یاسای هەڵبژارنەکان دەڕوانن. بنای خۆی گەورە میهرەبان سڵاوی خۆی گەورە لە ئێوە بێ لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێ. ئێمە وەکو ئەم شەش لایەنە دیارە بە تایبەتی ئەم چوار لایەنە بە تایبەتی ئەم سێ لایەنەی کە بەڕاستی ئەندام پەرلەمانمان هەر لە بەغدا ئێمە بەڕاستی بەجددی هاتوونە سەرخات و هەر چوار لایەنمان بە تایبەتی ئێمە بەڕاستی هەوڵ هیمەتێکی زۆرمان داوە بۆ ئەوەی ئەم پرسیە بگەین بە هەموو وڵاتێک بە هەموو قونسوڵخانەیەک بە UN بە هەموو شوێنێک و بە هەموو مەکانێکە بەڕاستی پێویست بکە زەرور بکە. جا بۆیە ئێمە بۆ ئێمە جێگەی دەستخۆشی دڵخۆشیە بۆ ئێمە پاشەوەی کە ماندووبوونێکی زۆرمان دی توانیمان بەڕاستی خەڵکانێکی باش بێتە سەرخات و ئەندام پەرلەمانەکانمان توانی ئەم مشارەکەیەکی باشیان لە پەرلەمانی عێراق هەبێت بۆ دیفاعکردن لە دەنگی خەڵک بە ئەو دەنگی کە دزراوە ئەو حەقی کە لە خەڵک زەوت کراوە ئێمە بەڕاستی جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە و ئێمە بەڕاستی پاڵپشتیەکی تەواوی بۆ ئەم بڕیاری پەرلەمانی عێراق ئەکەین پێمان وایە پەرلەمان بڵێ جێگەی ئەوەی کە بڕیارێکی لەو شێوازە دەربکات چکە پەرلەمان دەبێت سەربەخۆ بێ دەبێت پەرلەمان بەڕاستی شوێنی بڕیاردان بێ دەبێت پەرلەمان و هەروەها چکە چۆن لیژنەی متابع لەناو پەرلەمانی پەرلەمان دەبێت چاودێر بێ بەسەر هەموو دەستگاکانی حکومات بە تایبەتی لەو ساتێک کە ئینتیخابات کرا کە کۆمەڵێک تەزویر کرا کە کۆمیسیۆن کەوتە ژێر کۆمەڵێک گومانەوە ئەوە بەڕاستی پەرلەمان فێکی هەبوو کە پێداچوونەوە بکەوە بڕیار لەسەر ئەم دەنگانە بدات جا بۆیە جێگەی دەستخۆشیە بۆ ئێمە. بەڵێ ئێوەکو لایەنە ناڕازیەکان لە بەیاننامێکدا باستان لەوە کردووە کە بڕیارەکەی پەرلەمانی عێراق بڕیارێکی مێژوویە لە چ ڕوانگەیەکەوە بڕیارێکی مێژووە لە ڕوانگەی گەڕانەوەی ئیرادەی خەڵکۆ پێتانەوەیە بڕیارێکی مێژوویە؟ لە دوو شتەوە پێمان وایە بڕیارێکی مێژووی یەکیان دادگا و دادوەری دادگاکانی عێراق یا بە تایبەتی دادگای باڵای عێراق چکە ئەممان ئەزانین نە هەرێمی کوردستان و عێراقش تا ئێستا دادگا بێلایەن نەبووە بێدەنگی دادگا بەڕاستی زۆر وەکو بڵێ مەجالێکی تەواوی بەلایانی سەختەکار و بەو کەسانە داوە کە خەوسەپێن بەسەر ئەم وڵاتە زیاتر تەزویر بکەن زیاتر ئەم خەڵکە بچەوسێنەوە ئەمە لە ڕوویەک بەڕاستی جێگەی دەستخۆشیە کە دادگە بەڵێ ئێستا سەربەخۆیە دادگای باڵای عێراق و تەسەرخەت و ئەتوانی بێستە ناو بارگای کۆمیسیۆن و ئەتوانی هەموو ئەندامانی کۆمیسیۆن معلق بکات و نایڵی هیچی شیان بەڕاستی تاکو بۆیان نەبێتن سەفەر بکەن بۆ دەرەوەی وڵات ئەمە جێگەی دەستخۆشیە هەم بۆ عێراق و هەم بۆ هەرێمیش پێوادارم هەرێمیش چاو لە دادگای عێراق لە سوڵتەی قەزایی عێراق بکات کە ئەمە جێگەی دەستخۆشیە و خاڵێکی تریش بەڕاستی پێم وایە خاڵێکی وەرسەرخانێکی زۆر گرنگ و گەورەیە کە ئومێدێکی زۆر ئەبەخشێ بە خەڵک کە ئەگەر بێت و ئەم دەنگە دزراوەی خەڵک بەڕاستی بگەڕێتەوە ئەم دەنگانە بەدەست هەژمار بکرێن بەڕاستی خەڵک هەر کەسە دەنگ و حەقیقی و ڕاستەقینەی خۆوەرگر پێم وایە خەڵک ئومێدێکی زۆر ئەدا بە خەڵک بەڵێ ئەبێتە جێگەی ئومێدی خەڵکیش جا بۆیە لەم دووڕەوە ئێمە بەیاننامەمان دەرکردووە پێمان وایە جێگەی دەستخۆشیە و پژگیریشی لێ ئەکەین و هیوادارین دادگە هەر ئاوا بەردەوام سەربەخۆ بێتن و نەچێتە ژێرباری هیچ حیزب و هیچ لایەنێک و هیچ سوڵتەیەکەوە هەر کاتێک دادگا بێلایەن نەبوو بەڕاستی وڵات بەرەو وێران و بەرەو قەیرانی دەچی و بەرەو بێیاسایی هەر وڵاتێکیش کە یاسای تێدا نەما بەڕاستی ئیتر ژیانی تێدا نامێنێت چکە هەمومان ئەزانین هەر وڵاتێک دەستوری خۆی هەیە لەناو دەستور کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک مادە هەیە بۆ ئەوی خەڵک تێدا بژی بۆ ئەوی خەڵک بەڕاستی هەموو کەسێک ماف حەق و حقوقی خۆی هەبێ هەموو حیزبێک حەقی خۆی هەبێ و هەموو جانبێک هەموو بەڕاستی دامەزراوەیەک حەق و مافی خۆی هەبێت چۆن ئەو ماف حەقە بەڕاستی پەیڕەو ئەکات جا بۆیە ئەمە جێگەی دەستخۆشی بۆ
ئێمە وەکو ئەو شەشلانە دەستخۆشی لە سوڵتەی قەزای عێراقەکەین بەڕاستی دەستخۆشی لە پەرلەمانی عێراقەکەین کە هەڵسان بەو ئیشە گەورە و بەو ئەتوانین بڵێن بەڕاستی وەرسەرخانێکی زۆر گەورە بوو لە عێراقەوە ئەتوانین بڵێن یەکەم جارە بەڕاستی عێراق دادگا ئەوە بێلایەن بێ ئەوە سوڵتەی خۆی بەکار بێنێتن و بتوانێتن کۆمەڵی شت یەک لا بکاتەوە ئەمە جێگەی دەستخۆشیە. بەڵێ ئەی سەبارەت بە ئەم ڕووداوانە سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان تیمان پێ دەڵێ لە عێراق سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان و پێگەی پەرلەمان بۆ گێڕانەوەی شەرعیەت بە براوردەوەی کە ئێمە لە کوردستانە بینیمان لە ساڵی 2015 لە سەر ئەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بۆ نمونە پەرلەمانی کوردستان پاککرا بەڵام ئەمڕۆ پەرلەمان ئەم پەرلەمان لە عێراق و بڕیارە گرنگانەدا کەسیش ناتوانێت پەگی بخات. ئەمە بەکو باسمان کە پەرلەمان بەڕاستی شوێنی بڕیاردانە، پەرلەمان شوێنی چاودێریکردن و ڕقابەیە، پەرلەمان بەڕاستی سوڵتەی گەورەیە ناو حکومەت لە وڵات ئەگەر بێت و پەرلەمان بەرگاری خۆنە پەرلەمان بەڕاستی چاودێرینەکە پەرلەمان کۆمەڵی یاسا دەرنەکات پەرلەمان بەڕاستی ئەو وڵاتێ بەڕێوە ناچێ چکە ئەم پەرلەمانی بەغداگەت بەراورد دەکەن لەگەڵ پەرلەمانی هەرێمی کوردستان فەرقی عەرز و عاسمانی هەیە. ئەگەر سیرکی پەرلەمانی عێراق لەژێر هەیمەنی حیزبدا نەبووە لەژێر هەیمەنەی هیچ حکومەتیشدا نەبووە وەڵکو حکومەت لەژێر هەیمەنی پەرلەماندا بەوە بەڵام عەکسەوە وڵاتی ئێمە لە کوردستانی خۆمان پەرلەمان لەژێر هەیمەنی حیزب بووە حیزب توانێت پەرلەمان دابخە پەرلەمان لەژێر هەیمەنی حکومەتدا بوو نەیتوانێت بڕیاری دەکە بەڕاستی حکومەت کە بانکێشی وەزیرێک بکە لە وەزیرەکان کەسی لە پەرلەمانی عێراق سەیر دەکەن وەزیر لا ئەبرێت سەیر دەکەن لە پۆست کۆمەڵێک پۆستەکانی تر خەڵک لا ئەبرێتن و بەڕاستی لەبەر ئەوەی چکە کۆمەڵێک گەندەڵیان کردووە لەبەر ئەوەی دەستگای نەزاها بەڕاستی ئەمانە بە خاوین و پاک دەرنەچوونە ئەبینی پەرلەمان بڕیاری خۆیدا بەڵام لە پەرلەمانی هەرێمی کوردستان تاکو ئێستا بە تحەداوە وەزیرێک بانگ نەکراوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ سبب چییە چکە حکومت بەڕاستی ڕێگەی نەداوە پشتگیر نەبوو لەوەی کە وەزیر بانگ بکرێتن و چکە ناکرێت خۆ هەموو وەزیرێک وەکوی وەزیرمان هەبوو بەڕاستی ئەتوانم بڵێم گەندەڵی کردووە تا سەر ئێسقان گەندەڵ بووە بەڵام بۆچی پەرلەمان نەیتوانی بانکە ئەتوانم بڵێم پەرلەمانی هەرێمی کوردستان تەنها پەرلەمانێک بەناو پەرلەمان بووە هیچ دەسەڵات و یاسەیەکی خۆی بەڕاستی نەیتوانیا وەکو پێویست جێبەجێ بکە بۆ چکە لەژێر هەیمەنی حیزبدا بووە هەر کاتێک حیزب بڕیارێکی پێ پەسەند بۆ دەوێت پەرلەمان ئاوا بیرکاتەوە یان زاری وە هەتا ئەندام پەرلەمانەکانیش حڕ و بەڕاستی ئازاد نەبووینە ئەندام پەرلەمانی وا هەبوو دەبێت حیزب تەوجیه بۆ کردبایە چۆن بڕیارە بووە کە چۆن قساکە ئەوە جێگەی داخە خۆچکە ئەمە بەکو باسمان کە لە پەرلەمان کۆمەڵی یاسا هەیە خۆ یاساکان بۆ ئێمە هەموو لایەکۆکو یەکەن خۆ ناکرێ بەڕاستی یاسا تۆ لە سەروی یاسایەکی ترت هەبێتن و بێت لەوێ جێبەجێ بکات بۆیە بەڵێ پەرلەمانی عێراق بەڕاستی ڕۆڵی خۆی بینی پەرلەمانی عێراق لە پاشەوەی توانی دووسێ دانیشتنی سابی خۆی تەواو کە توانی کۆمەڵێک بڕیار توانی بەڕاستی کۆمەڵێک یاسای گرنگ دەربکات توانی ئومێدێکی گەورە بۆ خەڵک بگێڕێتەوە ئەمە جێگەی دەستخۆشی بۆ پەرلەمانی عێراق هیوادارن پەرلەمانی کوردستانی چاو لە پەرلەمانی بکاتن و کە بێتە پەرلەمانێکی یاسایی نەبێتە پەرلەمانێکی حیزبی و شوێنی حیزب بەڵێ سوپاس دەکەم مامۆستا بەکر سەبارەت بە مەسەلەی ئەنجومەنی دادوەریەوەی کە لە هەمواری یاساکە بڕیار درراوە نۆ دادوەرجێگەی نۆ ئەو نۆ کۆمیسار لە ئەنجومەنی لە کۆمیسیۆن هەڵبژاردنەکانی عێراق بگرنەوە ئەمە ئیشی دادگایە بەەوە من ئەمە بکە من گوێم لە وتەبێژێکی لە حیزب دەسەڵاتدارەکانی هەرێم بوو دەیگوت کاری دادوەر نییە ئیشی تەنفیزی بکات خۆی لە ئەسڵدا ئەمانە تێی ناگەن مەسەلەی عملی انتخابی پرۆسی هەڵبژاردن وەکو پێشتر لە بیداەتی بەرنامەکە باسم کرد مامەڵەکردنە لەگەڵ ممارەسەکردنی مافێکی هەرە ئەساسی ئینسان لە دەوڵەتێکی دەستوریدا مەسلەی مافی دەنگدان ئیسنادی سوڵتە بەرهەم دەهێنێ ینی ئەو دەسەڵاتی کە لە 4 ساڵجارێک تۆ دەتەوێبی گۆڕی لەو ئەمەلیەوە سەرچاوە دەگرێت ئەم ئەمەلێکی حساسە چارەنووسی وڵاتی لەسەر بینا دەکرێت مستقبلی نظامی سیاسی لەسەر وڵاتی دەنووسرێتەوە ئەم قانونەی کە لە پەرلەمان دەرچووە مواکبەی ئەو گۆڕانکاریانەیە لەگەڵ دەوڵەتە دەستوریەکان ڕۆشتون لە فەڕەنسا ئەوەی ئێستا ڕوودەدا لە ساڵی 58 لە 106 ساڵی خایان تا ئەم قەزیەیە ینی انتخابات لە بندستی مفەوەزەی انتخابات دەربێنێ بیکاتە ئیسنادی کا بۆ محکەمەی دەستوری کە مجملی عملی انتخابی مراقبە بکە جا ئەوەی کە هەندێک وڵات بۆی ڕوون بێ ئەنجومەنی دادوەری سەرپەرشتی هەڵبژاردنەکە بەڵێ کاک حەکیمەکە دەرفەتم دەی بۆ ڕوون دەکەمەوە پێش هەموو شتێک ئەم عملیش تەنفیزی نییە عملیەی کە کۆمیسیۆن دەیکا عملی انتخابات ڕاستەوخۆ عملیەکە یەکسەر یعنی ئیجرای انتخاباتێکە بە
با بڵین بە ڕقابەیەکی بە ئیمتیازەوە ڕقابەیەکی سیاسی ئەم مفەوەزی ئولیا انتخابات دوو ئیش دەکات ئیشێکیان زمینە سازی دەکات لە ڕووی فەنیەوە ئیجرا انتخاباتەکە بکە دووەمیان لە مجمەلی عملیەکە بۆ خۆی ئەم مفەوەزیەیە چاودێری دەکات بەسەر عملی انتخابیەوە کێشەکە ئەوەیە چاودێری لە دەوڵەتێکدا گەر حقوقی ئینسانی تێدا بپارێزی و دەوڵەتی قانون بە هەموو حەڵقاتەکانی و ئیکتیمالیکەی کە تەگاتە تەداولی سلمی سوڵتا دەبێت ڕقابەی سیاسی بە ڕقابەی قەزایی زامن بکرێ ئەم عملیەیە ئیسنادی سوڵتا قد ناتوانانی تۆ ئەو نخبەی کە دەچێتە دەسەڵاتەوە شەرعیەتی هەبێ ئەگەر لەژێر چاودێریی ڕقابەی قەزایی توندا ئەم پرۆسەیە نەڕوا بۆ چونکە ڕقابەی سیاسی کە ئێستا کۆمیسیۆن دیکە عنسوری سزای تێدا نیە بۆچی عنسوری سزای تێدا نیە مەجای خۆتزیینەوە و تەنەسوڵ هەیە لە جێبەجێکردنی قانونەکە ئەگەر ڕێگەم بدەیت لە ناو قانونی کۆمیسیۆندا کە ئیجرا انتخابات دەکات لە مەراحیلەکانی انتخاباتدا کۆمەڵێک مەسائیلی باس کردووە کە واقعی جورمین لە انتخاباتدا بۆ سزاشی بۆ داناون بەڵام کۆمیسیۆن مختصە بە وەرگرتنی تەزەلومات مەسەلە بنمونە بە جەریمەی داناوە گەریەکێکی خراپ و زەخت دەکات لە کەسێک دەنگدان بگۆڕێ مەسە بە نمونە تەماشاکە حیزبێک لە قانونی ئەحزابیشدا ئەوە هەروایە لە قانونی کۆمیسیۆندا تاچی دەسەر کراوەتەوە 2013 بە معدلەکەشەوە دەڵێ هەر حێزێک ئەجنیحەی چەکداری هەبێ بۆینە بەشداری عملی هەر ئەم یەکێتی پارتیە بمبورە هەر ئەم یەکێتی پارتیە بەم قانون نەبێ بە کۆمیسیۆن و بە یاسا حەقی مشارەکەی انتخاباتیان نییە کار ڕقابە ئەگەر ڕقابە هەبێ جامل قسەکەم دێمەوە سەر ئەسڵی باشەگە چاودێری هەبووە بە پێی یاسای کۆمیسیۆنەیە کێتینە پارتی مافیەوان نەبوو بەشداری دەنگدان هێزی چەکداری بۆ عفونکە کاک حەکیم لەبەر ئەوەی ئەو ڕقابەی کە کۆمیسیۆن دیکات ڕقابەیەکی زەعیفە ڕقابەیەکی سیاسیە چونکە لە مجمەلی عملیەکان لە مجمەلی مەراحیلەکانی عملی انتخابی ئەم هەیئەتی کۆمیسیۆران کە شەکاوە و تەزەلومات وەردەگرێ تا هەیئەتە تەمیزیەکە کە مختصە بە عملی فەرزی ئەسوات دائم انعقاد نەکە ئەم تەزەلوماتانە ناڕۆن ئەمە یەک نقطەی دووەم دێمەوە سەر ئەسلی پرسیارەکەت کە شێ مختص بەڵێ بەس سەبارەت بە کۆمیسیۆن ینی کۆمیسیۆن یاساکەی خۆی جێبەجێ نەکردووە لە سەرەتای هەڵمەتی هەڵبژاردنەوە تا دەگاتە جیاکردنەوەی دەنگەکانی چی جێبەجێ نەکرد من دەمەوێت بە دوو مەجالدە بۆ جەنابەت ڕوونکەمەوە یەکەمیان کۆمیسیۆن تەنەسوڵی کردووە لە بە ئینتیقائیانە هەموو ئەحزابەکان بە تایبەت لە کوردستاندا ئینتیقائیانە مامەڵە لەگەڵ یاساکە کراوە لەبەر ئەوەی هەرچی تەزەلومات هەیە دەچێتە لای کۆمیسیۆن وشک دەبێ و کەنسڵ دەبێتەوە دوو ئەو هەیئەتەی کە ڕقابە دەکات بەسەر تەزەلومات و شەکاوە لە مەراحیلەکانی انتخاباتدا جەنابەت دەزانی نوێنەری ئەحزاب دەردەکەن هەڕەشە لە پێشمەرگە دەکەن کۆبوون بە پێشمەرگە دەکەن یعنی هەموو ئەوانە جەرائیمی انتخابین ئەمانە نەمەجاری ئەوە هەیە شەکوا تەقدیم بکرێ بۆ چووکە دەزانی بۆ کاک حەکیم لەبەر ئەوەی ئەو هەیئەتە تەمیز ئەو هەیئەتە مختصەی لە مفەوەزیە مراقبەی عملی انتخابی دەکات یەکەم هەیئەتێکی سیاسیە دووەمیان هیچ هەیئەتێکی سیاسی ڕقابەی سیاسی ناتوانێت زەمانەتی حقوقی ئینسان بکە من دێمەوە سەر سەبارەت بە دادوەر و کاری تەنفیزی من دێمەوە سەر ئەو بەشەی پرسیارەکە جارە پێشەوە شتێگەمە ئەم قەزی ئێستا هەیە وەکو پێشتر گوتم لە فەڕەنسا 106 ساڵی خایاندووە تا لەم ڕقابە سیاسی نەجاتیان بۆ ئیسنادیان کردووە بۆ ڕقابەی قەزایی مەجلیسی دەستوری لە فەڕەنسا شەرعیەی عملی انتخابی لە مەحەکی قەزا دەدا ئەوە یەک دوو لە جەزائیر ئەم تەحەولە ڕوویداوە کاک حەکیم لە میسر بەرەو ئەوە دەچێت لە لوبنان لە زۆربەی زۆری ئەو وڵاتانەی کە دەوڵەتی دەستوریان بنیاد ناوە لە مجمەلی عملی انتخابی کە دەعوە بۆ انتخاباتە لەگەڵ مەرحەلەی حملەی انتخابی هەتاکو دەگاتە تەصدیقی نەجائید و پێشتر فەرسی ئەسوات هەر هەمووی قەزا سەرپەرشتی دەکات بۆ لەبەر ئەوەی لە هەموو مەراحیلەکاندا قابلی ئەوەیە خەرقی ممارەسەی ئەم عملیە بکرێت لەبەر ئەوەی تۆ وەکو کتم ممارەسەکردنی حەقی دەنگدان حەقی تەسویت و ئیختراع و دەنگدان پێویستی بە ژینگەیەکی ئارام هەیە ئەم ژینگەیە ئەگەر ڕێی لێ نەگیری قابلی ئەوەی ئاعتیدای بکرێتە سەر جەریمە دروست ببێ وەکو لە قانونەکەشدا هاتووە دوو نقطەیەک هەیە زۆر مهمە من دکتۆرایەکەم بەشێکی لەسەر ئەوەیە ئەگەر ئەم هەیئەتە تەحول بکرێ بۆ هەیئەتێکی قەزایی چمان دەدا بەدەستەوە یەکێکیان ئەوەیە قەزا بۆ خۆی سەهر دەکات لەسەر تەطبیقی قانون حکمی قەزایی عنسوری سزای تێدایە لە هەموو مەراحیلەکان کە لەمەدانیە دوو لەناو هەیئەتە قەزاییەکەدا کە ئیدعای ئام دەور دەبینێت طبعا ئەم ساڵی 2017 ڕابردوو قانونی ئیدعای ئام گۆڕا بە ژمارە 49 2017 هەیئەتی ئیدعای ئام با بڵێن دەسەڵاتی ئیدعای ئام بوو بە بەشێک لە سوڵتەی قەزایی و دەوری قازی دەبینن بۆ حیمایەکردنی لە مادەی دوی قانونەکەدا بۆ حیمایەکردنی نیظامی دەوڵەتی دموکراتی لە عێراقدا جا سەیری کە کاک حەکیم ئەگەر ببێتە هەیئەتێکی قەزایی وەکو ئەو هەنگاوی کە ناوێتی و ئیدعای ئام دەوری تێدا ببینێ ئەو کاتە هەموو
ئەو خروقات و ئەو جەرائیم و ئەو جونحانەی کە لە عملی انتخابیدا دەکرێت وەکو نظامی عامیش بەبێ ئەوەی طعونی شەبێ لەلایەن ئەحزابی متەنافر یا من له مەصلحە دەتوانێت ئەم کەیسانە ببجوڵێنە لە هەموو مەراحیلەکانی انتخاباتدا و ڕێگە لەوە بگرێ انتخابات لە مەساری نەزاهی خۆی دەربچێت بۆیە ئەمە تەکانێکی گەورە دەدا بە دروستکردنی دەوڵەتی دەسووری لە عێراقدا و ئەمە دەتوانێت لە 2000دا هەرێمی کوردستان ئیسفادە لەو تحولە قانونی و قەزای بکە بۆ کوردستانی ژەمە بکات. سپاس دەکەم مامۆستا سعیدێک بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە کاردانەوەی لایەنەکان بۆ نمونە ئەمڕۆ کاردانەوەی پارتی و یەکێتی هەبوو لەسەر مەسەلەی یا هەمواری یاسای هەڵبژاردنەکان لە پەرلەمانی عێراق ئەوان لە بەیاننامەیەکی هاوبەشدا باس لەوە دەکەن ئەوەی کێوە لە پەرلەمانی عێراق کارتان بۆ کردو بۆ نمونە هەڵوەشاندنەوەی دەنگی تایبەت سوکایەتیە بە پێشمەرگە سوکایەتیە وەڕێز نەگرتنە لە مەسەلەن قوربانیەکانی هێزی پێشمەرگە لە شەڕی داعش ڕایەوە چیە سەبارەت بەمە؟ سەبارەت بە پێم وایە ناڕازی ئەم دوو لایەنە ئەوە خۆی لە خۆیدا بەڕاستی پێم وا بوو شتێکی چاوەڕوان کرا بوو لەبەرەوە چکە جیهەتی تەزویر ئەوانەیە کە بەردەوام تەزویرەکەن لە خەڵک حتمما پێیان ناخۆشە حتمما حەزیان لێن حەز بەوەی ناکەن کە بەڕاستیەوەی کە هەیەە دەستیان بڕوە ئەمە خاڵێکی تر پێم وایە مزایدەکردنی پێشمەرگە بەسەر لایەنەکانی تر ئەمە شتێکی بەڕاستی شتێکی پێم وایە غێرقانون و غێریاساییە لەبەرەوەی ئەگەر ئەوان ڕاز دەکەن ئەبووە ئێستا پێشمەرگە سەر بە جیهەتێکی مرکزی بە دەبۆکو هەموو سەربازێکی عراقی سەر بە عێراق بە ئەمە خاڵێک و خاڵێکی تر وەکو جەنابی دکتۆر باسی کرد کە لە بڕیارەکانی کۆمسیلیاسای کۆمیسیۆندا هەیە هەر لایەنێک چەکداری هەبێ بۆی نییە بەڕاستی بەشداری لە هەڵبژاردندا بکە کە ئەمە یەکێتی پارتی ئەگەر ئەم پێشمەرگە بە پێشمەرگەی خۆیان ئەزانن لە هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی کۆمەڵە مەسەلە دواتریش ئەڵێن پێشمەرگەی هەرێمی کوردستان و پێشمەرگەی هەموو کوردە ئەم پێم وایە ئەوە زوڵمێکە لەم خەڵکە ئەگەر پێشمەرگەی منە کاکە چۆن دەکرێت بەڕاستی تۆ بەو نەوعیتە ناوی پێشمەرگە بێنی ئەمە خاڵێکی تر پێم وایە ئەوان بەردەوام ڕێکەوتنیان کردو لەسەر خوێنی پێشمەرگە بەردەوام ئەو ڕێکەوتنانەیە کردیان لەگەڵ ئەمریکا لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ باڕاستیمە لەسەر خوێنی پێشمەرگە بووە ئەدی ئەمە مزایدەکردنی لەسەر پێشمەرگە زۆری وڵاتان عسکەری و ئەمنی زیاتی ئەمنی مافی دەنگدانیان نیە لەبەرەوەی حەقی گشتین لەبەرەوەی چکە بۆ هەموو کەسێک وەکویەکەن ناکرێت تۆ پێشمەرگە بۆ خۆت بەکارین یان سیرکەن ئەگەر ڕاز دەکەن ئەو هەم پێشمەرگە کوژرا ئەو هەم پێشمەرگە شەهید کرا لە شەڕی داعش لە چۆرکردنی شەنگا لە چۆرکردنی کەرکووک ئەدی ئەمە گاڵتەکردن بۆ کەرامەتی پێشمەرگە ئەی خۆ بینیمان خێزانە شەهیدەکانی پێشمەرگە نهاتنە سەرزادە و بە گریان و بە چاوی فرمێس کردیان گۆ موسیان لێ بڕاوی موسیان لێ لیان کەم کردوینەوە ئەدیەوە گاڵتەکردنیە بە کەرامەتی پێشمەرگە بۆ دەبێت لا پێشمەرگە بۆ مەساڵحی خۆیان بەکاربێنن و هەر کاتێ حەز و ئارەزوو بکەن و خولیا بکەن پێشمەرگە بۆ مەساڵحی خۆیان بەکاربێنن خۆ سەیری بکە یەکێک لەو کلەوەی کە بەردەوام لە کەرامەتی پێشمەرگە ئەدەن کاتێکگەر شەڕێکە بێ ئەگەر ئاژاوەیەکە بێ ئەبینی موچەی پێشمەرگە بەپێش هەموو وەزارەتەکان دەدرێت بەڵام کاتێک گەر وەزعێکی خۆش و وەزعێکی ئارام بێ پێشمەرگە هەر باسی موسەشی بۆ ناکرێت یان جاری وایە موسەکەی دەگوێتە کۆتایی وەزارەت ئەمە گاڵتەکردنیە بە پێشمەرگە ئەسڵەن پێم وایە ئەوان 27 ساڵە گاڵتە بە پێشمەرگە ئەکەن لە شەڕی ناوخۆ بە شەهیدانی ئەو هەموو خەڵکە ئەو هەموو پێشمەرگە لە شەڕانی لەگەڵ ئەحزابەکانی تر بەکارهێنان بۆ وڵاتانی تر بەکارهێنان بۆ کۆمەڵێک مەرام و کۆمەڵێک ڕێککەوتنامەی خۆیان لەگە وڵاتانی تر بەڕاستی ئەوا شادی خوێنی پێشمەرگە لە ئەستوان نییە پێم وایە ئەوە جگە لە موزادە جگە لە گاڵتەکردن بە شعوری خەڵکو شعوری پێشمەرگە هیچی تر نییە جا بۆیە من لێرەوە بە ئەڵێم پێشمەرگە مولکی هەر هەموو لایەکە تەنها مولکی وان نییە پێشمەرگە خۆ هەر ئێمە بووین بەڕاستی هەوڵماندا پێشمەرگە بکرێتە سەر حکوومەتی عراقی موچەی خۆیان بە سەربەرزی وەربگرن و وەکو هەموو سەربازێکی عراقی حەق و ماف و ئیمتیازاتیان هەبێ بەبێ ئەوەی لەژێر هەڕەشەی هیچ لایەنێک هیچ کەسێک دابن هیچ کەسێک بۆی نەبێ بەڕاستی تەلاعب بە عەقلی ئەم خەڵکە بکاتن جا بۆیە ئەمانە بەڵکو بەڕاستی شعوری ئەم خەڵکە پێشمەرگە بریندار کردو ئەوانە هاتوون بەڕاستی پێشمەرگە بۆ خۆیان بەکارەهێنن ئەگەنە بەڕاستی ئەمە دوورە ئەوان دەڵێن ئێمە دەمانێت دەنگی پێشمەرگە بفەوتێنین ئێمە دەمانێت دەنگی ئەو هاوڵاتی بفەوتێنین ئێمە دەڵێن بەڕاستی پێشمەرگە گەروان پێشمەرگە بە پێشمەرگەی خۆیان بزانن بەڵێ حتمما کۆمەڵێک تەزویری زۆر کراوە لە پەنای پێشمەرگە کۆمەڵی خەڵکێکی زۆر بان کراوە لە پەنای پێشمەرگە و خۆشم ئاگادار بووم بەڕاستی هەر پێشمەرگەیەکیان ناردوو زۆر ئەکسەریەتی پێیان گوتێنە خوێندەوارە کەسێکیان لە جیاتی ناردووە یان لە دەرگەی ڕاوەستاوە زابتەکەی بە چاو سوورکردنەوە دەبێت دەنگە فلان کەسی بدە ئەگەنە ئێمە دەزانین دەنگت بە چێداوە ئەمە ئەو حەق و حقوقێک کە بە پێشمەرگە دراوە
ئەم پێم وایە ئیتر بەو هەموو چاوەشەکاری هاتووە ناتوانێت بەڕاستی ئیتر ئەو دوورە لە سەی خوان بەو چاوەشەکاریانە بەڕاستی پەردەپۆش بکەن. بەڵێ زۆر بە کورتی چونکە ناوبڕێکمانەیە سەبارەت بە مەسەلەی ئەم تەزویرەی کە کردویانە بۆنم لە دەنگدانی تایبەت تا چەند لە ئاسی نێودەوڵەتی ناوی پێشمەرگەشیان لە کادار کرد بەو یەکێتی و پارتی بەو تەزویرێک کە لە دەنگدانی تایبەت کردیان کە پەرلەمانی عێراق ڕەتی کردوتەوە خۆی پرۆسەر تەزویرەکەش سوکاتی نییە بە هێزی پێشمەرگە و قوربانیەکانی تەزویر هەر بۆ خۆی تەزویر شتێکی زۆر بەڕاستی ناشارستانی شتێکی زۆر بەڕاستی ناشرینی وڵات بەرەو ناشرینی ئەبا جگەل لەوەی کو باسم کرد هێزە ئەمنیەکان هێزی گشتین مولکی گشتین چۆن دەکرێت بەڕاستی مولکی گشتی بۆ تایبەت بەکاربێ بۆ خۆی بەکاربێنێ کە ئێستا دەڵێن دەنگی تایبەت پێم وایە دەنگی هەموو کەسێکە بۆیە وەکو باسم کرد لە کۆمەڵی وڵاتدا هەیە پێشمەرگە یان لانی ئەمنی بۆی نییە دەنگ بدات دەنگ نادا لەبەرەوە چکە ئەم لایەنێ ئەمنیا بەرلایانی ئەوەیە کە دیفاع لە هەموو کەس بکە بەڕاستی بەڵام ئەمانە هەرچی شکۆی پێشمەرگیان شکاندووانە هەرچی بەڕاستی ناوی پێشمەرگیان ناشرین کردووە هەرچی ئەزیەت و ئازاری پێشمەرگە و ناخی پێشمەرگیان داوە بەڕاستی وڵاتان پێشتر بۆکو ئەو کاتی کە داعش سەرەتا هاتبوو شکۆیەکی زۆر بۆ پێشمەرگە گەڕابووە خەڵک زۆر ناوی پێشمەرگە بە گەورە دەهێنا هەر کەسێک هەڵدەسەدی گۆ خۆم پێشمەرگەم بەڵام ئێستا ئەبینی پێشمەرگە هەبووە دەرۆزەی کردووە پێشمەرگە وتووە هەبووە بەڕاستی داوای پارەی قەرزی کردووە لە خەڵک پێشمەرگە بۆ خۆی ستاندووە خۆی کوشتووە لە پێناو ئەو هەمەرامە خراپەی خۆیان کە بەکاریان هێناوە کە شکۆی پێشمەرگەشیان شکاندووە بۆیە بەڕاستی جێگە بەڵێ سپاس دەکەم مامۆستا بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی وە سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. برنج و ڕۆنیقو ئەگەرەتەوێت سفرە و خوانێکی بەتامترت هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێد و دڵی برنج و ڕۆنیقو هەڵبژێرە. برنجی قو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنیقو بەکاربێنە. برنج و ڕۆنیقو تامێک بۆ هەمیشە. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوڵۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوڵۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 0770 224 75 74 یان 0750 194 36 37. فانسینێت. کاتێک ئێوارە گەڕێیتەوە بۆ ماڵەوە بۆنێکی خۆش سەرنجت ڕاکێشێ خۆت بۆ ڕناژیرێت و سەرێک لە چێشتخانەی ماڵەکەتە دەی خانمی ماڵ بەڕوێکی خۆشەوە پێتەڵێ بۆن و بەرامەی فاسۆلیای هانا چاوەڕێی خوانێکی شاهانەمانەکە. فاسۆلیای هانا تام و لەزەتی سفرەی ئێوارانی ڕەمەزانە.
فاسۆلیای هانا لە بەرهەمە ناوازەکانی کۆمپانیای ئازاد ڕایسە. ئەزانن چیا ئەسپیڕەش سەرچاوی چێژە و ڕەونەقدار و گەش مەراکەت و خێر پێویستی ماڵە وەرن لای ئێمە بانە بن بێبەش برنج و ساوار شعری ئەو چایە ماش و نیسک و نۆک ڕۆن و لۆبیایە ئەسپیڕەش تەنیا و بێوێنە و جیایە چی خواردن هەیە هەمووی مەلایە لێندە هەرزانە کەس نابێ بێبەش کوالێتی بەرز و تام و بۆنی خۆش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمە شازاکانی ئەسپیڕەش بەرهەمەکانی گروپی ئەسپیڕەش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستا بەکرێک بگەڕێم و لای بەڕێز سەبارەت بە سوودەکانیەوەی کە ئێستا ئەنجومەنی دادوەری و نۆ دادوەر بڵین لە عێراق مەلەفی هەڵبژاردن دەگرنەوە سوودەکانی چییە بۆ نمونە؟ سوودەکانی زۆرەی لەبەرەوەی عملی ئینتیخابی چەند قۆناغێکە قۆناغی پاکنووسی تۆماری دەنگدەران قۆناغی هەڵمەتی هەڵبژاردن قۆناغی دەنگدان قۆناغی تەزدیقی نەتائیج یعنی باڵێن ڕاستاندنی ئاکامەکانی هەڵبژاردن هەموو ئەم قۆناغانە کە ممارەسەی ئەو مافە دەکەی پێکەوە ژینگەی هەڵبژاردن تەندروستمان دەدەنێ لە هەر قۆناغێک لەو قۆناغانە ئەگەر لە هەر هەمووی معڕەزە یا با بڵێن قابلی ئەوەیە تاوان و مخالفە و سەرپێچی بکرێ بەرامبەر بەم زەمینەی کە هاوڵاتی پێویستی پێێتی دەنگدانێک بە تەندروستی دەنجی خۆی تێدا بدا بۆ نمونە لە تۆماری دەنگدەراندا ئەگەر تۆماری دەنگدەران پاک نەکرایەوە خەلەل لە عملیەکە دروست دەبێ مافی خەڵکی تر دەفەوتێ هاتە سەر حملەی ئینتیخابی زمینەیەک بۆ یەکێتی پارتی دەڕقسەی میلیشیانەیە بۆ من تۆ ناڕقسێ پێشمەرگە دەبنە ناو قاعەکانی ناو قاعداخراوەکانی حیزبەوە دەچن بە زۆری زۆرداری لە وەزارەتی پێشمەرگە دەچن دابەشیان دەکەن بۆ ئەوەی زمینەی دروستکەن و ترز لە نان بڕین و ترز لە نقلکردن بۆی دەنجیان پێ بدەن ئەمە ئەگەر تەسلیمی هەیئەتێکی قەزایی بکرێ و لە هەموو شارەکان محکەمەیەکی تایبەت بە یعنی با بڵین هەر هەیئەتەکە بۆ خۆی هەیئەتەکە ببێتە قازی سەرپەرشتی بکە و ئیدعای ئامی تێدا بێ ڕاستە و خۆ کە سەرپەرشتی دەکا یعنی تۆ بە نمونە کاک حەجیم داد و فیغانمان بووکە لە عملیەی تەسویددا هین مۆبایل نەچێتە ژوورێ ئەگەر عملیەکە لا ئیدعای ئام بێ ئیدعای ئام تەمسیلی مەسلحەتی عامە و نظامی عام دەکا ئەو کاتە هەر بەخۆی جەریمە دروست دەکا وەکو نظامی عام دەچێت قەزیەکە دەزوڵێنێ بەڵام ئێستا مەسە بە نمونە یەکێک دەچێت سندوقی دەنگدان دەفرێنێ دەیباتە ئەلبیسەکە دەچێت دەنجی تێدەکا هەموو ئەم عملیەکە لەژێر چاودێری قەزادا بوو و لەژێر چاودێری ئیدعای عامدا بوو ترسی ئەوە نییە لە نەری لایەنەکان دەربکرێت ترسی ئەوە نییە مەسە لە بە نمونە لە حملەی انتخابیدا ئەگەر ئیدعای ئام سەرپەرشتی قەزیەکە بکە ڕاستەوخۆ ئەو شوێنە دەبێتە محکەمە لە جاتی هاوڕێ تۆفیق لە سلێمانی یا کابرای برادرانی پارتی لە هەولێر ڕاستەوخۆ بۆ خۆی محکەمەیە ڕێک لە دەرگای دەدەی هەر ئەو دقەیە محکەمە حەقەکەت بۆ دەستێنێ حیزبیە بۆ نمونە تەماشاکە جارێ پێشە شتێک ئەو کەسەی کە دەبێتە دادوەر ئەگەر پێشتر حیزبیش بوو تەبەن ناتوانێت بە ڕسمی حیزبی بێ بەڵام ئەگەر لە ژێریشەوە لە ژێر زەخوتاتی حیزبدا بێ هەتا دادوەرێک مخالفەیەکی قانونی دەکا کەسێکی حیزبی یا کەسێکی سیاسی کە ڕقابەی سیاسی دەکا هەزاران مخالفە دەکا وەکو بینیمان بۆیە بە زەحمەت لە سوڵتەی قەزاییدا ئەو مخالفە زەقانە دەکرێت یەک دوو کە بوو بە قەزا شتێکی تر هەیە ڕقابەکە نەوعەکەی دەگۆڕێ بۆ ڕقابەی قەزایی لە ڕقابەی قەزاییدا عنسوری سزایە باشە بەس ئێستا سزاکەی چیە بۆ نمونە سزای بۆ کۆمیسیۆن تێدایە کە ئەنجومەنی دادوەری بۆ نمونە و دادوەر دیاری دەکات بۆ مەلەف جیاکردنەوەی دەنگەکان سزای بۆ حیزبانە تێدایە کە تەزویریان کردووە بەڵە خۆی کێشەکە ئەوەی تەماشاکە سزاکەی دیاری کردووە لەگەڵ واقعە جورمی و مخالفەکە لە قانونەکەدا لە هەموو مەراحیلەکاندا بەڵام کۆمیسیۆن خۆی مەسئولە لە وەرگرتنی شەکاو و تەزەلوماتی ئەو کەسانەی کە یا با بڵێن گازندەکانی کە زەرمەند بوون ئەم کێشانە دروست بووە لەبەر ئەوەی عملیەکە هەتا هەیئەتە قەزاییەکە دروست دەکرێت ئەم شەکاوانە وەرناگیرێن عملیەکە دەکوژری حەقەکە دەڕوا دوو کێشەکە ئەوەیە
کێشەکە ئەوەیە ئەم هەیئەتەی کە دروست دەکرێت تایبەتە بە عملی نەتیجەی فەرزی ینی با بڵێن جیاکردنەوەی دەنگەکان هەیئەتە قەزائیەکە مدەی تەزەلومەکە و تەعەن لە بەردەمی عەفو تەعەن لە بەردەمی ئەم هەیئەتە تەمیزیە کە دروست دەکرێت مدەکەی 10 ڕۆژە زۆر کەمە بەڵام کە ببێ بە پرۆسەیەک کە قەزا سەرپەرشتی بکات لە هەموو مەراحیلەکاندا هەموو قەزا لە جیاتی ئەم کۆمیسیارانە سەرپەرشتی دەکەن و ئیدعای ئەم دابەش دەبێ و ڕاستەوخۆ هەموو عملیەکەی ئیدعای ئەم سەرپەرشتی دەکات نقطەیەکی تریش ئەو کاتە سندوقەکانی دەنگدانیش لە جیاتی ئەو دەچێتە ناو دەچێتە بەردەم محکەمەیە کە پێی دەگوترێت محکەمەی هەڵبژاردن و محکەمەی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق و لە کوردستاندا مەسەڵەن بە نمونە لەبەر ئەوە حیمایەی سندوقەکانیش دەکرێت حیمایی شتێکی تریش هەیە یعنی ئەم بۆ معلوماتت لەمەودا دەبێت قانونەکەش ینی پەرسەندێکی گەورە بەخۆ بینێ ینی ئەم قانونی هەڵبژاردنەکە قانونی هەڵبژاردن ئەم بە ئەلکترۆنیکردنەش بۆ خۆی جەرایمی ئەلکترۆنی زۆرە ینی بە مەتاتی باس کراوە قانونەکەش پێویستی بە ئیعادە نەزەرێکی تر هەیە لە ڕووی وەسفەی جەریمەکەەوە کە جەریمەی مەسەلەن ئەم ساختەکاری کە کراوە لە عمومیاتدا باسی کراوە هەر تەلاعوبێ سزا هەیە بۆ هێزانێ بۆن ئەگەر ساختەکاری تاویە مەسە ساغ بۆ سزا هەیە بە جۆری مەراحیلەکان سزا هەیە مەسەلەن لە دەعوە بۆ ئینتیخابات لە مەرحەلەی هەڵبژاردن هەیە 6 مانگە هەیە ساڵە هەیە زیاترە بەڵام کێشەکە ئەوەیە ئەمانە دەبێت کوێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان مەسئولە لەوە ڕقابەکەی سیاسیە ئەو هەتا یاسا جێبەجێکرێت پێ دوایی کێتی و پارتی دەبێت شیان لێ بکرێت لەم پرۆسێ نەک ئەوە مجملی حیزبەکان لە قاڵبی قانونی تازە دەدرێن وەلانی کەم هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم دوو هێزە پاوەخوازە دەبێت لە قاڵبی قانونە تازەکە و تەحولەکە بدرێن وەکو عێراقیان لەبێ یعنی کاکە منطقی تێدایە قائیمەکەی بەڕێز عیبادی قائیمەکەی سائیرون کە بەڕێز مقتەدا سەدرە قائیمەکەی بەڕێز مالکی هەموو ئەمانە هاتوونە ناو عملیەکە پەرلەمان سەیتەرەی کردو بە ئەموری ڕقابی خۆی ئێستا تازە بە تازە ئەوانەوە دەزانێت پەرلەمانی کوردستان و ئەم حیزبە مستەضعەفانە دەنجیان لێ بجیلێ دەنگەکە خبر هەیە دەڵێن چون پارەشیان سەرف کردوێن دێک لەم حیزبانەی کە ساختیان کردووە لە بەغدا بۆی پەرلەمان کۆ نەبێتەوە کاکە خۆ پەرلەمانی کوردستان نیە پەرلەمانی بەغدایە دەنگدانی تایبەت بۆ کەنسڵ بۆتەوە دەنگدانی تایبەت بۆیە کەنسڵ بۆتەوە لەبەر ئەوەی دەنگدانی تایبەت بەشێکە لە احتیکاری سوڵتە و ینی جەبەروتی ترسی ئەوان و تێکدانی ژینگەی هەڵبژاردن ئێستا ئیدعایەکەیە دەڵێ باشە بەس ئەو ئێستا بۆنە ئەوانە و پرۆپاگەندەیەوە دەکەن کە ئەمە ڕێز نەگرتن لە دەنگی پێشمەرگە ئەنیا لایەنە کە دەنگیان باڵۆشانە دەنگی تایبەت داوە بەعکسەوە ئەم قانونە کە دەرچووە بۆ ئەوەیە بڵێ ئەم دەنگدانە تایبەتی غەدر لە پێشمەرگە کراوە کە من پێشمەرگە بە خۆمی گوتۆ گریاوە دەڵێ دەنگم دەزراوە تۆ کە ئیستیخفاف و سوکایەتی بە دەنگی پێشمەرگە دەکەی ئەو دێ ئەم سوکایەتی حیمای ئەم سوکایەتی دەکات سوکایەتی پێشمەرگە لە تۆ قبول ناکە هەیبەت بۆ پێشمەرگە دەجێڕێتەوە بەوە من دەنگم حساب نەکرێ باشترە لەوەی بدەزرێ ئەوە یەک نقطەی دووەم شتێکی تری سارە دەکەن بە حیزبانە باسی ئیسارەی ئەوە دەکەن کە ئەگەر لە کەرکووک بنمونە ئەگەر فەرز دەنگدانەکە بەدەست بژمێردرێتەوە دەنگی کورد کەم دەکات کاکە تۆ بە تەزویر هاتووی دەنگت زۆر بێ 100 ئەندام پەرلەمان 100 ئەندام پەرلەمان لە بەغدا کە بە تەزویر دەنجی دێ قیمەتی 20 ئەندام پەرلەمانی نییە کە بە حەقیقی دەنجیداوە بۆ چکە ئێمە لە عێراقدا کێشەی زۆرینە و کەمینەمان هەیە کێشەی ئەومانێ 100 ئەندام پەرلەمانیش بێ باڵانس ڕاز ناکاتەوە گەر دەسەڵاتێکی مخەزرەم و دەسەڵاتێکمان نەبێ کە شەرعەتی لە خەڵک وەرگرت بێ ئەمانە ئەندام پەرلەمانیان دەوێت بۆ ئەوەی خزمەتی پاوانکاری لێرە پێ بکەن کەرکووکیش دی بۆ کەرکووک چۆڵ دەکەی کاتێک کە تۆ دەتەوێت لەگەڵ بەغدا باڵانس ڕاستکەی کە بەڵام کەرکووک چۆڵ دەکات مختصری قسەکانم ئەوەیە بوو لە زۆرم قسە کرد مختصری قسەکانم ئەوەیە ئەم عملی فەرزی ئەسواد لە نوێ ئەمە خزمەتێکی گەورە بە سیستەمی سیاسی کوردستان و بە دەنگدەری کوردی دەکا خزمەت بە هەڵبژاردنەکانی داهاتوو دەکا ئێمە کێشە نیە چەند مەقعدی پەرلەمانیمان هەیە کێشە ئەوەیە ئەم دوو حیزبە لە دەسەڵاتدا مەجالی ساختەکاریان نەمێنێ لە مودە تەمسیلی کوردنەکەن لە سپاس دەکەم مامۆستا سعیدێک بگەڕم و لای بەڕێزت ئێوە وەکو لایەنە ناڕەزیەکان دوایەوەی کە ئەم پرۆسەی تەزویرتان لە سەراسی ناوخۆی کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە لە سەراستی عێراقی و لە سەراستی نێودوڵەتیش بەردەوام دەبن لە هەوڵەکانتان بۆ زیاتر ڕیسواکردنی ئەم پرۆسەی تەزویر و بۆەوەی کە لە هەڵبژاردنەکانی داهاتوو دووبارە نەبێتەوە بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە باسمان کرد لەو کاتێک کە تەزویرمان لێکرا کاتێک کە دزی دەنگمان لێکرا ئێمە بەڕاستی بەردەوام بوونێ لە هەوڵەکانی خۆمان ئێمە بەردەوام بوونێ لە جیهەتی وڵاتانی لە قونسڵخانەکان لە وڵاتانی تر لە UN لە نوێنەری هەموو وڵاتان ئاگادارمان کردو تۆ بەڕاستی کە دەنگی ئێمە دزراوە دەنگی خەڵک دزراوە بەڕاستی خەڵک ئومێدێکی زۆر هەبوو ئومێدی ئەم خەڵکیان لە گۆڕناوە ئێمە بەردەوام بووین
لە گەڕانەوەی دەنگی خەڵک و بەردەوامیش دەبین و بۆ داهاتوش بەردەوام دەی بۆ ئەو ئومێدە بۆ خەڵک بگەڕێتەوە بەڕاستی بۆ ئەوی وڵاتی ئێمە بێتە وڵاتی سیستەم وڵاتی پەرلەمان ئیتر کۆتایی بە نیزامی دیکتاتۆری بە نیزامی بەڕاستی میلیشیا بە نیزامی کۆمەڵێک سوانم چ ناوێکی لێ بنێم بەڕاستی وڵاتێکە ئیتر هەرخوا بخۆی ئەزانی چۆن بەڕێوە بچی بەڕاستی کۆتایی بەو نیزانە بهێنرێت و خەڵک دڵی بە وڵاتی خۆی خۆش بێت کۆتایی بەوەی بهێنرێت تر خەڵک ڕووبکەتە وڵاتی هەندەران خەڵکی تر بەڕاستی بچێ بۆ هەندەران و لە بەحرەکاندا بخنکێن ومێدێک بۆ گەنجانی خەڵک وڵات بجێڕینەوە ومێدێک بۆ ئەم خەڵکە بجێڕینەوە بۆ ئەوەی بتوانین سیستەمێکی نوێ پەیڕۆ بکەین پاش و 27 ساڵ لەو سیستەمە سەقاتەی کە هەمان بووە لەو سیستەمە سەقاتەی کە وێرانکاریە کە هەمان بووە لە وڵات لەو قۆڕەخکاریە کە هەمان بووە لە وڵات ویستمانە بەڕاستی بەدەنگی خەڵکەوە بتوانین ئەو سیستەمە بگۆڕین و بەردەوامیش دەین بڵێ لەوەش کۆڵ نادەین بەڕاستی بە هەموو شوێک هەوڵەدەین دەنگە دزراوەکی خەڵک بژێڕینەوە هەم بە یاسا ئەمە بە یاسا هەوڵەدەین چکە هەموو کەسێک هەموو حیزبێک خۆی بەڕاستی پێی وایە دەبێت یاسا سەروەر بێ بەڵام جێگەی داخە بۆ دەبێ یاسا بۆ هەموو بۆ من یاسا بێ بەڵام بۆ تۆ یاسا نەبێ ئەمە جێگەی داخە خۆ ئێستا پەرلەمانی عێراق بە یاسا بڕیاری داوە و دادگای باڵای عراقی بە یاسا بڕیاری داوە بۆ دەی بەو یاسا ڕازی نەبێ کاتێکە هەمووان متفق بوون لەسەر ئەو یاسا و دەستوریکە یاسای عراقی بووە و هەمووان پێ ڕازی بووینە بۆ دەبێ یاسا کاتێک لە بەسەڵحەتی بەرژەوەندی تۆدا بێ دەبێ پێ ڕازی بێ بەڵام لە بەرژەوەندی مندا بێ دەبێت تۆ پێ ڕازی نەبێ ئەمە کارە ساتەکەیە جا بۆیە بەڵێ ئێمە بەردەوام دەبین و بە هەموو شێوازێکی یاسایی ئێمە بەرگری لە ماف و حەقی ئەم خەڵکەکەین بەڵێ ماڵ شەشلانەنە و کۆڵیش نادەین و ئێمە خۆمان بەڕاستی بە دیلی حەقیقی و ڕاستەقینی ئەم خەڵکە ئەزانین و بۆیە پێم وایە ئیتر دەبێ ئەم لایەنەش دان بە شکستی خۆیان دابنێن و دان بەوەی دابنێن بەڕاستی 27 ساڵە شکستیان هێناوە لە سیستەمی حکومڕانێ لە جیاتیەوەی بێن کۆمەڵی خەڵکی تر بێتە پێش و بۆ ئەوەی ئەوانیش کەمێک خوان لە ژێر سێبەری ئەم خەڵکە بەحەسێنەوە ناکرێ هەر بەردەوام لەسەر ئەم نەهجەی خوان لەسەر ئەم سیستەمە خراپەی خوان و هەربیانەی قۆڕخکاری بکەن و دەست بەسەر ئەم وڵاتەدا بگرن. بەڵێ بە کورتی دوا پرسیارم سەبارەت بە کاردانەوەی لایەنەکان بۆچی تەنها لەسەر ئاسی عێراق دەبێمە دەبین تەنها پارتی ویچێتی کاردانەوەی زۆرتوندیان هەیەوە بەم بڕیارانەی پەرلەمانی عێراق ناڕازین و کاردانەوەی نەرێنیان هەیە و کارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ حتمەوە دیارە کەسێکە تەزوی زیاتر کردوێت زی زیاتر کردوێت حتممە ئەو زیاتر نیگەران دەبێت چکە ئەمان تەزویریان کردووە ئەمان زیاتر بەڕاستی دەنجی خەڵکیان دزیوە ئەوان هاتوون لە پاش ئەو هەموو ئەزیەت و ئازارەی خەڵکو لەسەر ئەو هەمووینەتی خەڵک هاتوون دەنگی زۆر زیاتریان هێناوە هاتوون گاڵتەیان بە شعوری خەڵک کردووە هاتوون خەڵگیان بێ ئومێد کرد و بێ هیوا کردووە جا بۆیە کاتێک ئەگەر بێت و ئەو دەنگانە بەدەست هەژمار بکەن هەریەکە لەوانە 6 کورسی بەلایانی کەمەوە لەدەست بدەن بۆیە ئەمان شەڕ لەسەر مەسلحەتی خوانەکە لەسەر بەرژەوەندی خوانەکەن و دەبێت ئەوەش بزانن نیزامی عێراق نیزامێکی تەوافقیە نیزامی ئەوەی نییە بڵێ من زۆری دەنگ دەیم لەوەیان ئەگەر لە کەرکووک وڵا لەبەر مەساڵحی کورد ئێمە دەبێت دەنگی زۆرمان ئەگەر تەزویجکەین لە کەرکووک ئێمە دەبێت هەر بێدەنگ بین ئێمە پێمان وانە بەڕاستی لە هیچ دەنگێکی خەڵک بێدەنگ بین و ناکرێ بێدەنگیش بین و ئەگەر ئەمە دەنگی حەقیقی خۆمانە ئێمە پێ ڕازیە بین ئەگەر دەنگی حەقی خۆوان نییە دەبێت ئەوانیش ڕازی بن بۆ دەڵێن ئێمە ئاڕازین هەموو دەنگێک بەدەست بە هەژمار بکرێت لە پاشەوە کە عێراق بڕیار ئەدا لە پاشە پەرلەمانی عێراق بڕیار ئەوان ڕازی نابن ئەمە جێگەی گومانە بەڕاستی. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر زۆر کاتمانکەمەوە سەبارەت بە مەسەرەن ئەم هەوڵەی چوار لایەنەکە لەسەر ئاستی عێراق بۆ داهاتوش چ کاریگەری ئەم ڕوبەڕۆبوونەوەی پرۆسەی تەزویرە لە پەرلەمان بۆ نمونە لە UN باز دەکرێت لە ئاسی نێودوڵەتی باز دەکرێت. وڵا پێش هەموو شتێکە و لایەنانە هەوڵی زۆر باشیاندا جەنابان ئەگەداری کاک دکتۆر بەرهەمیشن لە بەغدا و لەگەڵ برادرانی کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی و لەگەڵ گۆڕان هەوڵێکی باشیان داوە و ڕەنگە بەشێکی لە دیدارەکان باسیش نەکرابێ و UN لە دوای ئەوەی کە لێرە بابڵین ساختەکاریەکان کەشە بوون و ئەمریکیەکانی زانیان هەموو ئەو وڵاتانی تەداخولیان دەکرد لە عەمەلی عێراقی و باسی تەشکیلی حکوومەتیان دەکرد بێدەنگ بوون ئێستا پرۆسەی پێگەانی حکوومەت ڕاوەستا پرۆسەی پێگەانی حکوومەت ڕاوەستاوە قسەکەت لەسەر ئەوەی ئەسەری چی دەبێت ئەسەری زۆر کورتی بێ سوپاس یەکێکیان سنوور بۆ ئەم تەزویرەدا دەمێت دوو دەتوانین لەمە دواتەوە لە ڕێگەی عێراقەوە بە هەموو هەوڵە قانونی و سیاسەکان بخەیەگەڕ لێرە نیزامی
عملی انتخابی چاپی کە بەشێکە لە احتیکاری سوڵتە لێرە وردە گوشارەکانت بۆ تەحولی قانونی و قەزایی چۆن لە عێراقدا تاومانداوەتێ ئەوەژێ لەو گوشارانە کاریگەرکەین نقطەی ئەساسیتر لە هەمووی ئەوەیە کە بۆ هەڵبژارنەکانی سینۆ ئەگەر ئەم تەحولە لە کۆمیسیۆندا بچێت سپاس بۆ بەڕێزان بەکر سدیق مامۆستای زانکۆ شارەزای لە یاسای دەستوری کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مامێ ڕوا سعید هەرکی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لاولێرەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان